ڕێکەوتنامەی جەزائیری ساڵی 1975 ئەو ڕێکەوتنەی خەباتی کوردی خەساند وڵاتانی جیهانی سێ کە مەبەستیایدا جیاوازبوونە لە دوو جیهانی سەرمایەداری سۆسیالیستی بڕیاری جەنگ و ئاشتی لە دەرەوەی دەسەڵاتی خۆیانە بۆ ئەوەی پەیمانی ئاشتی ببەستن وڵاتان دەخالت دەکەن وەک چۆن لە جەنگیشدا تەرەفداری و هاوکاری بەرەیەکن زۆر جار جەنگەکە ئەوەندەی جەنگی دەوڵەتانی سەرمایەدارە ئەوەندە جەنگی وڵاتەکە نییە سیناریۆکە لا دەرەوە داڕێژراوە و خەڵک و سەربازەکانی وڵات وەک داشی شەترەنج جوڵەیان پێدەکرێت هەردوو دەسەڵات و ئیمپراتۆریەتی سەفەوی و عوسمانیەکان وەک چۆن خاکی داگیرکراوی وڵاتان لە نێوانیاندا کێشە بوو بە هەمان شێوە دوای خۆیان کە ئێران بوو بە میراتگری سەفەوی و تورکیاشی عوسمانیەکان ناکۆکیەکانیان بۆ گۆزرایەوە و بە هەمان چەشنی پێشتر لە ململانێدا بوون بەدەر لە دەستێوەردانی وڵاتان هەردوولا لە پەیوەست بە کوردەوە کە دابەش بوو لە نێوانیاندا کرابوون بە ڕێگەیەک تا ئەوان ئامانجەکانی خۆیان لە سایەیانەوە بەدی بهێنن دوای دروستبوونی دەوڵەتی عێراق لەپاڵ ئێران و تورکیا هەمان ڕێگە و سیاسەتی گرتە بەر بە تایبەت هەردوو وڵاتی عێراق و ئێران کەوتنە ململانەی سەخت ئەستەنبول یەکەم هەنگاوینە بۆ لە یەک نزیکبوونەوەی عێراق و ئێران تا بتوانێت بەرژەوەندەکانی لە ناوچەکەدا بپارێزێت گەڕی دووەمی کۆبوونەوەکە لە 11 تشرینی یەکەم لە نێوان هەردوو وەزیری دەرەوەی عێراق و ئێران لە نیویۆرک بەڕێوە چوو گەڕی سێیەمی کۆبوونەوەکە بۆ جاری دووەم لە ئەستەنبول سازکراو بەدەر لە شەط العەرەب لەسەر تەواوی خاڵەکانی تر ڕێک کەوتن ساڵی 1975 ئەمریکا بۆندێکی ئابووری لەگەڵ عێراق مۆر کرد با نوێنەرایەتی کیسنجەر ئەمە جۆرێک بوو لە هەوڵە نێودەوڵەتیەکان کە لەم کاتەدا ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە نێوان عێراق و ئێران کە هەردوو لا دۆستی وڵاتانی سەرمایەدار بوون لە بەرژەوەندیاندا نەبوو لە جەنگدا بن بۆیە هەمووان هەوڵیاندا لە پێناو ڕێککەوتنەکە شەشی ئازاری ساڵی 1975 سەرۆکی جەزایر هەواری بە ئامادەبوانی کۆبوونەوەی وڵاتانی لە جەزایر ڕاگەیاند کە وڵاتی عێراق و ئێران گەیشتوونەتە ڕێککەوتن ئەو ڕێککەوتنە لەلایەن محەممەد ڕەزاشای ئێران و سەدام حوسێنی جێگری ئەحمەد حەسەن بەکر ئیمزا کرا دەقی ڕێککەوتننامەی جەزایر یەکەم دیاریکردنی سنووری ئاوی نێوان هەردوو وڵات با پشتبەستن با خەتی تالویک یان تالوک کە مەبەستیایدا پێدانی مافی کەشتیوانی بوو بە ئێران لە شەط العەرەبەوە بۆ کەنداوی فارس وشەی تالویک لە بنەڕەتدا ئەڵمانیە و بەواتای ڕێڕەوی دۆڵ دێت بەکاردێت بۆ خاوەندارەتی لە ناوەڕاستی ڕێڕەوی ڕووبار دووەم کێشانی نەخشەی کۆتایی و وشکانی لە نێوان هەردوو وڵات لەسەر بنەمای لێک تێگەیشتن و پرۆتۆکۆڵی قوستەنتینی ساڵی 1913 سێم لەسەر هەردوو وڵات پێویستە ئاسایش و متمانە بۆ یەکتر بگێڕنەوە لا ڕێگەی چارەسەرکردنی کێشەکانی نێوانیان هاوکات ڕێگر بن لە هەر سنوور بەزاندنێکی تێکدەرانە لەلایەن هەر گروپ و تاقیمێکی سیاسیەوە ئەنجام بدرێت چوارەم سەر جەمبەندەکانی ڕێکەوتنەکە گشتگیرن لادان لە هەر خاڵێک بەواتای هەڵوەشانەوەی کۆی خاڵەکانی پێشترە هەردوو وڵات لەگەڵ سەرۆکی جەزایر لا پەیوەندی بەردەوامدا دەبن تا چاودێری ڕێکەوتنەکە بکات شارەزایانی نێودوڵەتی ئێرانیان با سوودمەندی سەرەکی دەبینی لەو ڕێکەوتنەدا چونکە گفتوگۆی لا دەرەوەی خاکی خۆی بوو مامەڵەی بە خاکی عێراقەوە کرد لەو کاتەدا ئەگەرچی کەیسی شۆڕشی کورد تاکە کارتی ئێران نەبوو لە دژی عێراق بەڵام لە هەرە کارتە بەهێزەکان بوو لێکەوتەکانی ئەو ڕێکەوتنە لەسەر شۆڕشی کورد لە باشووری کوردستان دوای دروستبوونی دەوڵەتی عێراق و بێبەشکردنی کورد تا بتوانێت لە چوارچێوەی پەیمانی سیڤەر بە ریفراندۆم چارەنووسی خۆی یەکلایی بکاتەوە بەڵام بە زۆر لکێنرا بە دەوڵەتە تازە دروستبووەکەی عێراق هەر لە سەرەتاوە کوردەکان لەگەڵ دەوڵەتی عێراق پەیوەندیان باش نەبوو بەردەوام لە جەنگدا بوون ساڵی 1961 دوایەوەی مستەفا بارزانی وەک سەرکردایەتی شۆڕشی کورد لەگەڵ عێراق نێوانیان تێک دەچێت و ناگەنە ڕێکەوتن جەنگ لە نێوانیاندا بەرپا دەبێت ئێران لەو کاتەدا بە چەک و جبەخانە یارمەتی دارایی و سەربازی شۆڕشی کوردی دەدا لە دژی عێراق ئەو جەنگە بەردەوام بوو تا ڕێکەوتنامەیەک لە نێوان سەرکردایەتی شۆڕشی کورد و عێراق هاتە ئاراوە بە ناوی ڕێکەوتنامەی 11 ئازاری 1970 لەو ڕێکەوتنەدا جۆرێک لە خۆبەڕێوەبەری بۆ کورد پەسەند کرا ئەو ڕێکەوتنە بە خواستی شای ئێران نەبوو چونکە بە نزیکبوونەوەی کورد و عێراق ئەو کارتەی لەدەست دەدا بۆیە دژایەتی بۆ ئەو ڕێکەوتنامەیە نیشاندا
عێراق بارەگایەکی لاولێر بۆ ڕایکردنی کارەکانی لە کوردستان دانا بە ناوی مەجلیسی تەشریعی و تەنفیزی کە هەمان بینای پەرلەمانی کوردستانی ئێستایە، بەڵام ئەو ڕێکەوتنە زۆری نەخایاند. دەوڵەتی عێراق لە 24/4 ساڵی 1974 بۆمبارانی شاری قڵاتزەی کرد و دواتر هەمان هێرشکرایە سەر هەڵەبجە. جەنگ بە سەختی دەستی پێکردەوە، بەڵام دوای ڕێکەوتنەکە کورد لە هاوکاری و بەڵێنەکانی شای ئێران بێبەش بوو. شا لەو کاتەدا سنوورەکانی بەڕووی جەنگی کووردا داخست. مەلا مستەفای بارزانی لەو کاتەدا سەردانی ئێرانی کرد بە هاوڕێیەتی دکتۆر مححمود عوسمان و دکتۆر شەفیق قەزاز و موحسین زەیو. لە کۆشکی نیاوەران چاویان بەشا کەوت. لەم کۆبوونەوەیەدا سەرۆکی دەستگای ساواک ئامادە بوو کە لینکی پەیوەندی نێوان شا و سەرکردایەتی کورد بوو. لەو کۆبوونەوەیەدا شا بە سەرکردایەتی شۆڕش و مستەفا بارزانی و شاندە کوردیەکە دەڵێت ئێمە لەگەڵ عێراق کێشەی قۆڵی نێوان خۆمان چارەسەر کرد. ئێوە ئازادن چی دەکەن؟ چەند پێشنیارێکی دەخاتە بەردەست. پێشنیارەکانی شا بۆ مستەفا بارزانی: یەکەم، مانەوە لە ئێران وەک هاوڵاتی. دووەم، گەڕانەوە بۆ عێراق و تەسلیم بوونەوە کە لەو کاتەدا شا بە وەفدەکە دەڵێت بەڵێنم لە سەدام حوسێن وەرگرتووە وەک خیانەتکار ناتان ناسێنێت و ناتان کوژێت. سێەم، درێژەدان بە شەڕ، بەڵام لە ئەگەری بەردەوامیتان من سنوور لە یارمەتیدانی جەنگ دادەخەم. لەو کاتەدا لە ناو شۆڕشدا ڕاجیایی دروست بوو لەسەر بەردەوامبوون یاخۆ بەدەستەوەدان. ئەوانەی لە پاڵ بەردەوامبووندا بوون پێشمەرگەکان بوون و ئەوانەشی مەیلی تەسلیم بوونیان هەبوو سەرکردایەتی شۆڕش بوو. شارەزایانی سەربازی باوەڕیان وایە لەو کاتەی جەنگ بە هاوکاری دەوڵەتێکی نادیار دروست دەبێت سەربەخۆیی بڕیار لەدەست دەدات و لەو کاتەوە لە شوێن یاریکەر دەبێتە یاری پێکراو. لە جەنگدا هاوکێشەکان دەگۆڕێن و دەشێت بەدەر لە کەوتن سەرکەوتن چاوەڕێ بکە، بەڵام لە دۆخی ڕادەستبوون هیچ شتێک بەدەر لە پوکانەوەت لە بەردەمدا نییە. بەڵام کورد ئیختیاری دووەمی کرد. 2 ئازار بارزانی بروسکەیەک دەکات و ڕەشید سندی لە ڕادیۆی شۆڕشەوە بەیانی کۆتایی دەخوێنێتەوە و داوا دەکات چەکەکانتان دابنێن و کۆتایی بە جەنگ بهێنن. لەگەڵەوەی بەشێک لە سەرکردایەتی ڕای جیاوازیان هەبوو بۆ بەردەوام بوون، بەڵام لە کۆتاییدا هەمویان ملیان بۆ بڕیارەکەدا و چەکەکانیان دانا و بە گوزارشتی نووسەری کورد مەسعود محەممەد خەباتی کورد خەسێنرا. دکتۆر مححمود عوسمان دەڵێت هەرەسێنانی شۆڕشی ئەیلول خەتای خۆمان بوو. ئیسپاتمان کرد قیادەیەکی فاشیل و هیچ لە دەست نەهاتووین و لە کاتی تنگانەدا هیچ نین، چونکە دەبوو دوای ڕێکەوتنەکە شۆڕش ماوەیەک بەردەوام با و دواتر داوای دانوستانمان کردبا، چونکە لەو کاتەدا سەرکردایەتی شۆڕش هێندە لاواز نەبوو لە ڕووی چەک و داراییەوە کە چەکدا بنێ. لەو کاتەدا شۆڕش خاوەنی 15 ملیۆن گولە بوو، 500,000 گولە تۆپ و 60,000 پێشمەرگەی هەبوو. لە پاڵەمەدا 24 ملیۆن دۆلاری ئەمریکی ئەو کاتی لەبەردەستا بوو. شاید حاڵانی شۆڕش لە لادیەکان ئاماژە بەوە دەکەن کە بەدەر لە جەنگەکە قورسایی گەورەی شۆڕشەکە لەسەر ئەوان بوو سەرباری سەختی دۆخی ئابووریان. بەشێک لە سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە پێش ڕێکەوتن نامەکە ئەنوەر ساداتی سەرۆکی میسر لە ڕێگەی نوێنەرایەتی کوردەوە مستەفا بارزانی ئاگادار کردوتەوە کە هەردوو وڵات نزیکن لە ڕێکەوتن و پەیوەندیدارە بە ئێوەوە، بەڵام وەک پێویست گوێ بە ئاگادارکردنەوەی سادات نەدراوە.